نرخی بنزین لە هەرێمی کوردستاندا ڕۆژ بە ڕۆژ لە هەڵکشاندایە. ئەمە لەم دۆخی قەیرانەدا بارگرانێکی ترە بۆ هاوڵاتیان. ئەم بەرزبوونەوەی نرخەی بنزین لە کاتێکدایە لە ناوچەکانی تری عێراق نرخ جێگیر و کەمترە. شۆفێرانی هێڵەکانی هاتوچۆش لەم گرانی نرخی بنزین تووڕەن، چونکە نرخی کرێی سەرنشین وەک جارانە. ئیساکە ئێمە لەگەڵ حکوومەتی مرکزیە بین ئێمە بنزینخانەکانمان کیلۆمەترێکە 2 کیلۆمەترە ئەوانەی دێنە 450 ئێمەی دێنە 750 یعنی وەکاری حکوومەتە هیچ هاوکاریەکمان ناکات. من بنزینخانەیەکم هەیە حکوومەت 4 ساڵە لترێ بنزینی پێم نەدا کە بە سیعری مەدعوم حکوومەت بیفرۆشم. شتەکە لای حکوومەتە هەوەسی بێ ئەو بنزینخانەی وا لە مەسفەکانە دەرەچێت تەوجیه ئەکاتەمان بنزینخانەیە کە ئیجازەی حکوومەتی هەیە تەوجیه ئەکات بازارەکە نۆرماڵەیە. من بۆی وەچم بنزین گرانتریش بێت بۆ چوونی من لەبەرەوەی بۆرسای عالەمی گرانە بێت ئەوانش بنزین تاجرەکان لە خارج وێنن بە سعرێک گران بنزینەکە گرانترە بێت. من وا بۆ وێچم حکوومەتی هەرێم ئەبێ چاوێک بە بڕیارەکانی بە ئیشوکارەکانی بخشێنێتەوە. ئێمە قەزای 45 کیلۆش نابێت لێمانەوە دوورە لە ترێ بنزین 450 دینارە. خێرە لەم کورسانە ئامنە، لەم کورسانە پڕداهاتە، لەم کورسانە پڕنەوتە ئایا بنزین 850 دینار بێت؟ نیگەرانی هاوڵاتیان لەوە سەرچاوی گرتووە کە هەرێم لە ڕێگای پاڵاوگەکانیەوە بنزین بەرهەم دەهێنێت و ڕەوانەی چەند ناوچەیەکی تریشی دەکات کەچی کۆنتترۆڵی نرخەکەی لە بنزینخانە ناوخۆیەکاندا پێناکرێت. قایمقامی کفری ڕای دەگەێنێت ئەوان هیچ دەسەڵاتێکیان پێنەدراوە بۆ دانەنی نرخ لەسەر بنزین. ئێمە دەسڵاتی ئەومانە نرخ دیاریکەن لەبەرەوە هەموو ئەو سوتەمانیانەی کە دێت بە شێوەی بازرگانی دێت و حکوومەت نرخی لەسەر دانەناوە. باشترین ڕێگە چارە بۆ ئەوەی کە بنزین نرخەکەی دابەزێت پێویستە حکوومەت پاڵاوگەکانی خۆی یاخود پاڵاوگە ناوخۆیەکان بخاتەوە گەڕ و ئەو کاتە بێگومان تەوازن دروستە بێت لە نێوان سعری بازرگانی و سعری حکومی و نرخەکەش دابەزێت. بنزینخانەکانی سەر بە حکوومەتی عێراق کە تەنها چەند کیلۆمەترێک لە کفریەوە دوورن لیترێکی بنزین بە 450 دینار دەفرۆشن کەچی لێرە هەر لیترێک 800 دینارە. ئەم 350 دینارەی جیاوازی نێوان نرخەکان ئەو گرێ کوێرەیە کە نازانرێت هەتاکەی وەزارەتی سامانە سروشتەکان لێی بێدەربەستە. سامان کەریم کورد، چاد نیوز، کفری.